حەلەبجە تەفوح لە سەروبەندی قەیرانە جۆربەجۆرەکانی هەرێمی کوردستاندا لە شاری سلێمانی بواری فکری و ڕۆشنبیری لەبیر ناکرێت و ئالەم کاتە پێویستوە سیارەی جەنگی تیرۆرسانی داعشدا کە لە ڕووی فکری شەوە کاریگەری خراپی دروست کردووە 19مین فستیڤاڵی گەلاوێژ بە دروشمی بیرە بوێرەکان مەشخەڵی ڕۆشنگەرین بە پڕۆگرامی گرنگ و جیاوازی ئەدەبی و فکری و هونەری دەستی بەکارەکانی کرد. ئەم بارودۆخە ناسایی کە ئەمڕۆ ئەم ناوچەی پیا تێپەڕێ کاریگەری لەسەر سەرجەم لایەنەکانی تری ژیانی ئێمە کردووە بێگومان لەوانە کاریگەری لەسەر فستیڤاڵی گەلاوێژی جێهێشتووە بەڵام سەرباری ئەمانە ئێمە سوور بووین لەسەر ئەوەی کە فستیڤاڵی ئەم ساڵ ساز بکەین. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئامادەی فستیڤاڵەکە بوو لە وتارێکدا بە گرنگیەوە باسی لە فستیڤاڵەکە کرد و ڕایگەیاند. پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرپەرشتیار و ڕێخەران و بەشداربووان و ئامادەبوانی ئەم فستیڤاڵە ئەکەم بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان. منکەی ڕووناکبیری گەلاوێژ بە بەردەوامی لە پێشەوەی بەرەی جەنگی بیرە لە پێناوی ڕۆشنگەریە و مەڵبەندێکی گرنگ و پێویستیشە بۆ گەشەپێدانی ئاستی هوشیاری و ڕووناکبیری لە کوردستان. دروشمی بیرە بوێرەکان مەشخەڵی ڕۆشنگەرین دروشمێکی زۆر گونجاو و سەردەمیانەیە بۆ ئەمڕۆی کوردستان. هەم لەبەرەوەی مێژووی کوردستان پڕ بووە لە بیری بوێر، هەم لەبەرەوەش کە چارەسەر بۆ کێشەکانی ئەمڕۆی کوردستان، بۆ کێشەکانی ئەمڕۆی عێراق، بۆ کێشەکانی ئەمڕۆی ناوچەکە و جیهانیش پێویستی بە بیری بوێرە. سازدانی 19مین فستیڤاڵی گەلاوێژ ئامانجی گرنگی فکری لە پشتە و لەو ڕۆژەوە سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵ ڕایگەیاند. ئێمە ئەم فستیڤاڵەمان بۆ ئەو ئامانجە استراتیژیەیە بەبێ ئەوەی تۆسقاڵێکیش ناکۆکی ئایدۆلۆژیمان وەکو ئایدۆلۆژیی حیزبی لەگەڵ هیچ حیزبێکا بێ یان کاردانەوەمان بەرامبەر بوون و چالاکی و ئازادی هیچ حیزبێکە بێ نیمانە ئەبەدەن. لە بنکەی گەلاوێژ بەندە تا ئێستاش نازانم ئەندامەکانی لە کام حیزبەوە هاتوون لە کام حیزبەوە نەهاتوون و لەم فستیڤاڵانە چێ دەرەچێ چێ دەرناچێ کێ خەڵات وەرەری کێ خەڵات وەرناگرێ قەت بیر لەوە نەکراوەتەوە بیر لەوە کراوەتەوە ئەم پرۆژەیە سەر بەخرێ. لە بەشێکی تری فستیڤاڵەکەدا کورتە فلیمێک بە ناونیشانی ماڵ و کلیل نمایش کرا بە دوایدا ژمارەیەک لە شاعیرانی بەشداربووی کورد و تورک و عەرەب و فارس شارەکانیان پێشکەش کرد. وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستانیش سازدانی فستیڤاڵی گەلاوێژ بۆ ڕوبەڕووبوونەوەی فکری توونڕەوی تیرۆریستان بە گرنگ دەزانێت. لە ڕۆی فکریەوە ڕوبەڕووبوونەوەی فکری تیرۆریستی پێداویستیکی هەنوکەیە لە هەرێمی کوردستان پێویستە بکرێ و ئێمە پێش هاتنی داعشیش تاکیدمان لەسەرەوە کردوتەوە کە دەبێ لە ڕووی فکریەوە ڕوبەڕووی ئەو توندوتیژە ببینەوە. دوای هاتنی داعشیش ئەوە سەلمێنرا کە پێویستە ئەمە بکرێ، پێویستە شانبەشانی پێشمەرگە شانبەشانی چەکی پێشمەرگە بە بیر ڕوبەڕووی ئەو توندوتیژە ببینەوە و بەستنی ئەم جۆرە چالاکیانە من پێم وایە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی لە ڕووی فکریەوە و ئەبێ ئێمە هەموو وەکو حکوومەت وەکو وەزارەتی ڕۆشنبیری زیاتر پشتگیری ئەم جۆرە چالاکیانە بکەین و زیاتر بەرەو پێشبردننی بزۆتنەوەی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان. 19مین فستیڤاڵی گەلاوێژ ماوەی 5 ڕۆژ دەخایەنێت و تایبەتە بە هونەر و شەعر و چیرۆک و لێکۆڵینەوە و چەندین بواری تری ئەدەبی گرنگ کە بە بەشداری میوانانی ناوخۆی و بیانی و عەرەبی بەڕێوە دەچێت. سلێمانی و ڕۆشنبیران و نووسەرانی ئەم شارە هەر لە مێژە بزاوتی ڕۆشنبیریان بە هۆکارێکی باش زانیوە بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆناغە سەختەکان بە تایبەت لە ڕووی فکریەوە. بۆیە بەڕای ڕۆشنبیران و نووسەران سازانی ئەم فستیڤاڵە لەم کاتەدا هۆکارێکی باش دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی فکری توونڕەوی بە تایبەت لە ئێستادا کارێمی کوردستان لە جەنگێکی قورسدایە بەرامبەر بە تیرۆریستانی داعش. دلێر کەمال کورد، ساد نیوز، سلێمانی.